بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسترانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان و بارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن بە هاوکاری هاوکارانمان ئەمڕۆ لە پرۆگرامی پامی ڕۆژ هەوڵ دەدەین کۆمەڵێک بڕگە و بابەت بۆیەوە ئامادەکراوە پێشکەشی بکەین لەو بابەتانەش ئەمڕۆ ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیە بە شێوازێکی گشتی بابزانین مەبەست لە کاری خۆبەخشی چیە تا چه سنوورێک کاری خۆبەخشی ئەنجام دەدرێت لە چوارچێوەی کاری خۆبەخشی دەکرێت مەچەندێک کاری باش بکەین بە تایبەت کۆمەڵێک بابەت کە ئێستاکە ڕەنگە لە ڕۆژگارێک کاری خۆبەخشی نەبوو بوون بەڵام ئێستا بوو نمونە پرۆژەی بەخشەرانی کتێب ئەوانەی کتێب دەبەخشنەوە میوانێکی تایبەتمان لەو بارەیەوە دەبێت کەوا بزانین لە ناو کاری خۆبەخشی و لە ناو پرۆژێک کتێب بەخشینەوەیە دەکرێت چه سوودێکی باش و چه ئامانجێکی باش بپێکرێت. لازان بڕیارە ئەمڕۆ دووبارە قوتابیان لە زانکۆ پەیماگاکان خۆپیشاندان و گرتبوونەوە ئەنجامدەن لە بەشێک لە شار و شارچەکان هەوڵ دەدەین خۆپیشاندانی قوتابیانتان بۆ بگوازین و بزانین داواکاریەکانیان چیەوە هەروەها زانین تا چەند حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە هاتوون و زۆرجار قوتابیان باسدەوە دەکەن کە دووبارە ئەگەر خۆپیشاندان بکەنەوە پێدەچێت ڕێگریان لێ بکەن دیارەبەوەی کە هێزێکی ئەمنی زۆر لە ناو زانکۆ و دەوروبەری زانکۆکاندا جێگی کرابووی کە مەحاڵە کە خۆپیشاندان بکەن بەڵام قوتابیان سوورن لەسەرەوەی کە بەردەوام لەسەر گرتبوونەوە و خۆپیشاندان تاوەکو و داواکارەکانن لایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێت. لەگەڵیشی دامڕۆ کۆمەڵێک زانیاری دیکەتان پێشکەش دەکەین دەستپێک دەچینە لای کەشوهەوا زانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاتان لێبێ ئازان پێکمان کۆمەڵێک زانیاری گرنگ هەیە لە ژیانی ڕۆژانەمان ئاگەر بیان زانین ڕەنگە لە ڕووی تەندروستی و سوودێکی باشتر بە خۆمان بگەێنی هەر بابەتێک لەو بابەتانە کە ڕۆژانە ئێمانجامی دەدەین یا خود ڕوبەڕوومان دەبێتەوە دەکرێت سوودێکی تەندروستی باشی هەبێت بۆمان لەم وەرزی سەرما و سۆڵەیە کەوا ئیتر پاییز گەرچیشان ڕۆژێکی کەمی ماوە بەڵام لە وڵاتی ئێمە دیسانیش پاییز بە وەرزێکی سارد ناو دەبرێت بەرەو زووسانێکی سارد دەڕۆین زۆر جار دەپژمین کەچی هیوادار
دووبارە سڵاوتان لەبێدازان و خۆشەویستان بۆ ئارامی دڵ و دەرونی هەموو لایەکمان گوێبیستی سرودێکی ئاینی دەبین پێکەوە بینەری دەبین. لەبێدازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەنامەکەماندا برابوو گفتوگۆ بکەین لەبارەی کاری خۆبەخشی لە ساڵی 1970 نەتەوە یەکگرتوەکان بە بڕیارێک ڕۆژی گیانی کاری خۆبەخشی دیاری کرد بە ئامانجی هاندانی زیاتری هاوڵاتیان بۆی کە کاری خۆبەخشی ئەنجام دەن. نەریتێکە لە زۆرێک لە وڵاتان و لە گەلاندا جێبەجێ دەکرێت بۆی کە هاوکاری و هەماهەنگی لە نێوان مرۆڤەکاندا بێتە ئاراوە بۆیە کاری خۆبەخشی گرنگی و تایبەتێکی زۆری هەیە و لە ئاینەکانیشدا بە تایبەتی باسکراوە. وەروەها لە هەرێمی کوردستاندا چەندین جۆری کاری خۆبەخشی هەیە، چەندین پرۆژە جێبەجێ دەکرێت. یەکێک لەو پرۆژانەی کە لە ئێستادا بڵاوە پرۆژەی بەخشینی کتێبەکە بۆی کە زیاتر هاوڵاتیان ئاشنا بن بە کتێب و خوێنەران چێژ وەرگرن و سوودمەند بن لە کتێبەکان هاتوون بە شێوازێکی پرۆژەیەک وە چەند کەسێک ئەم جۆرە کتێبانە بەخش دەکەنەوە دەیبەخشن بۆ کەسانی کە خوێنەری کتێبەکان. بەڵێ دانیا دەستی خۆش بێ بێگومان کاری خۆبەخشی دەبێتە یەکێک لە گرنگترین کارەکان بۆ ئەوەی باری سەرشان و بە هەروەها کۆمەڵێک کێشە و گرفتی تری هاونیشتیمانیان هاوڕێیان هاوڵاتیان کەم بێتەوە. پێشەوەی زیاتر وەروەها زۆرتر لەسەر کاری خۆبەخشی قسە بکەین هاوکارانمان لەم کات و ساتەیە لەم قۆناغەیە کەوا مسڵمانان نوێژە بارانیان ئەنجامداوەکو سنەتێک وەکو جۆرێک لە پەرستش و پاڕانەوە بۆی خوای گەورە ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەرمانە بڕژێنێ. بینەری ڤیتی نوێژە بارانێ دەبین. وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. يا ربي تبدأ ما بوراني بخاطر نوفيت خو بخاطر كرم خو بخاطر رحمة خو عم بشرين عم ضعيفين ما تشهزوا قواتنين. يا ربي تبدأ ما بخاطر بلنده يا خو إن شاء الله رب العالمين مام الرحمة بما بدأ البركة خوش عديرانا كات خد خيرها ومنبي سيد خد دين إسلامات بسر بخيت وحشت وإيمانها بفسخ مهم يا بكات رب العالمين رحمة بما بدأ الملك خو خراب ناشت أم نحتاج رب خوينا الدنيا وآخرته ما شب قواتني يوم الرحمة ويا أم دعاء خوش رب خوتين أو رحمة مهم يا ببدر جهة رحمة بما بكات كوني طاب بما زاد كات بركة خوش عديرانا كات دخلوا ضون ما بينيت حيوانات ما بجه بينيت دعاء ما بجه بينين ما هي مش خدي هيا رب العالمين سرحت هيك بيقتنا بين حمي بصرمانها دست خداني أسألك الله أكبر دعاء استفتاحي وجهت وجهي وأن سبحانك اللهم الله أكبر. إنا لما طغى الماء حملناكم في الجارية فهي يومئذ واهية والملك على أرجائها سمع الله لمن حمده الله أكبر. قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. جلك فرا أم همي إنسان أفريكا أم جدل توبة بكين وهوارد خب بين دف رب العالمين كرب العالمين أفي عقبال سامراكت وباران الرحمة بما بارينتن تأكيد باران رحمة بهمي تشتاقيكش دعاء بارانه كو پیغمبري عليه الصلاة والسلام نشما دايد بيجتن اللهم اسقي عبادك وبهائمك وانشر رحمتك وأحيي بلدك الميت. يعني باران نبز بو جوتيارا نبز بو مروفا بلکو بو جانورا بو هر تشتكي. يعني باران جيانه وقتی هتن جیان جارا کدی دست پید کتوه و ام داخازش اولیش نفس خود که پاشش همه انسانا
جدل توبة بك چونك سنتك السنة مؤكد، شعيرك الشعائر الإسلامي، ذلك وما يعظ شعائر الله فإنها من تقوى القلوب. أفاريك كام ديارت كان بيتفيات ياخو هوجي ياخو بيد صلاة ياخو نشيانت خو عجز خو ما عجز هاي ما نشيان هاي ما شيانينا ما قوتنينا ما دا صلاتنينا تدرجه جنينا هوارا خو بجه نجبلي درجه خد تعالى. دعاء يا رب العالمين، دعاء وان مسلمان قبل بكت إن شاء الله. دعاء يا رب العالمين بارانا كما بين تخارة بارانا جيانا بو همي تشتل سروي عردي جيانا بو جيانا ورا جيانا بو قلو جاي. إنه كان لا يؤمن بالله العظيم. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. طنقبي من وباران نهاتن طنقبي يا أم هنجت خير قلبي وخذ تعالى قالك برحمة. خذ المشي إن الله يحب التوابين. خذ تعالى حسب درك. دووبارە سڵاتان لێبێ دازان و خۆشەویستان لە ڕۆژی جیهانی کاری خۆبەخشی باز لە پرۆژەیەکی گرنگ دەکەین کە لە ئێستادا لە نێو زۆرێک لە گەنجاندا بەڕێوەجێتێت. پرۆژەیەکە خۆبەخشی کتێب دەبەخشنە هاوڵاتیان و خوێنەران بەگشتی باز لە پرۆژەکە دەکەی وەمزانی ئاماژ لەم پرۆژەیە چیە. بە میوانداری زۆر بەڕێز خاتو ئەژین عومەر بەڕێبەری پرۆژەی بەخشەرانی کتێب. خاتۆژین زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێت. ئەگەر سەرەتا باز لە پرۆژەکەتان بکەیت چۆن ئەم پرۆژەیەتان دروست کردووە، ئامانج لەم پرۆژەیە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بۆ میوانداریتان. سەردا بەنای خۆی بەخشندە و میرەبان بە بۆنیام ڕۆژە گرنگە و پیرۆزەوە من پیرۆزبایی خۆم ئاراستی سەرجەم کارمەندەک سەرجەم ئەندامەکانی بەخشەرانی کتێبەکەم و سپاس و ستایش بۆ خۆی کە مرۆڤەکانی بۆ جۆرە جوانە خەڵک کردووە کە ئەتوانە خزمەتی خۆیان کەن و خزمەتی بەرامبەرەکانی شیاکەم بۆ بیر و ئاوازە و بۆ جەستەی کە هەیەە. پرۆژەی بەخشەرانی کتێب ماوەی ساڵێکە دروست بووە کە ئەم پرۆژەیە ئامانجی سەرەکیی ئەوە بووە کە هاوکاری خوێنەرانی هەژار بکە و لەگەڵ ئەوەشە ئەو چینەی کە ناخوێنێتەوە. بێگومان لە کۆمەلگاکەی ئێمە چینێکی باش هەیە کە بەداخەوە ئەڵم کە توانای کڕینی کتێبەکانیان ئێمە ڕاستەقینەیەەکە و لەگەڵ ئەوەشە چینێکمان هەیە کە ئەوش هەر بەداخەوە کتێب ناخوێنێتەوە. بۆی ئەم پرۆژەیە دوو ئەرکی لە ئەستۆ گرتووە. ئەرکی یەکەمینی ئەوەیە کە هاوکار بێ بۆ ئەو خوێنەرانە، ئەرکی دووەمیشی ئەوەیە کە هاندەر بێ بۆ خوێندنەوە. زۆر باش. ینی چۆن هاوکارە بن؟ ینی لە پرۆژەکەتان ئایەوە چیەکەن؟ با دابنین دوو کەسمانەیەکیان هەر ناخوێنێتەوە یەکی کشیان خوێنێتەوە بەڵام توانای کڕینی کتێبینێت. چۆن ئێوە هاوکاری ئەم دوو کەسەکەن؟ ئەو پێوەرانە ئەو ڕێکارانە چین دەیگرنە بەر بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو خوێنەرانە ئەو قوتابی خوێندکارانە؟ بەڵێ سەرەتا هەر ناوەندێکی کتێبفرۆشی کە لە هەر شارێکە هەبێ بێگومان خوێنەر سەردانیەکە. ئەو کتێبانی کە شوێنێکە دانراون بۆ فرۆشتن خوێنەر سەردانیەکە. ئێمە شەستاین بۆ ئەوی کە هاوکاری خوێنەر هەژارەکان بی لەنا ئەو ناوەندانەیە کە سوپاسیانەکەین بەش لە ناوەندەکە وڵامیان داوینێتەوە ڕەفەماتیا داناون و ئەو ڕەفەیە 50 کتێبێ چەند کتێبێ بەپێ ڕەفەکە ئێمە کتێبەکەینە ناوی. کاتێک کە خوێنەرێک سەردانی ئەو ناوەنداکە ڕەفەیەکی لێیە کە بە لۆگوی بەخشەرانی لەسەر و پێ وترێ ئەم ڕەفەیە بەبێ بەرامبەر بۆ تۆیە. کاتە ئەو خوێنەرە ئەگەرچی بچێتە ناو کتێبخانەکە و توانای کڕینی کتێبی پێنەبێ بەڵام لەوێ ڕەفەیەک هەیە کە یارمەتی دەرێتی بۆی کە کتێب بخوێنێتەوە و کتێبی دڵخوازی خۆی بەدەست بهێنێ. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب تا چەند سوودی هەبوو بۆ پرۆژەی ئێوە؟ بێگومان ئێمە یەکەمین پرۆژە بوون کە بۆ شێوازە ناو پێشەنگای بەرداری بکەین چونکە پرۆژەیەک بووین کە کتێبمان ئەبەخشیەوە جیاواز لە هەموو شوێنەکان دیکە هەموو ڕۆژە 50 کتێب ئەبەخشرایەوە و لەگەڵ ئێوەشە بوونمان هەبوو بۆ ئەوەی کە بێگومان نووسەر هەبوو وەرگێڕ هەبوو کە خوێنەر هەبوو ئاگاداری ئەم پرۆژەیە نەبوو بەڵام ئەوە دەرفەتێکی زۆر باش بووە تاکو بناسێندرێ و زۆر دڵخۆش بەم بیرۆکەیە و ئانوت هاوکاری پرۆژەکە ئەکەین لە ڕووی پێدانی کتێبەوە. ڕۆژی چەند کتێبتان دەبەخشی؟ ڕۆژی 50 کتێب بوو هەموو ڕۆژە 50 کتێب بەڵام ئەو مناڵانی کە سەردانی ئەکردین یاخۆ ئەو کەسایەتانی کە سەردانی ئەکردی بەوانەشمان ئەبەخشی بێجگەلەوەی کە ئەمە تیر و پشکیشماندانا بکاتە توانین بڵێن ڕۆژی 70 کتێب بەبەخشرا. زۆر باشە. ئەم کتێبانە چۆن بەدەستیانن؟ واتە لە کتێبخانەیەک ڕەفەیەکتان داناوە بێ بەرامبەر کتێب بدەن بە خەڵک؟ ئەی خۆتانم کتێبانە لەکوێ دەسەکەوێت چۆن دەستانەکەوێت؟ بێگومان کاری خۆبەخشی هەروایە بێ خۆت بەکردار دەست پێ بکەی بۆ ئێمە خەر لە سەرتاوە ئەو کتێبانی کە خۆمان هەمان بوو یاخۆ هەنێ جار هەبوو کە خۆمان بە پارە چون کتێبمان ئەکڕی و ئەمان بەخشیەوە بەڵام وردە وردا ئێمە پەیوەندیەکمان دروست کرد لەگەڵ نووسەرەکانە وەرگێڕەکانە خوێنەرەکانی دیکەیە ئیتر ئێستا بوونیتە پردێک شکر بۆخوا هەم لە بینی نووسەر وەرگێڕەکان هەمیش خوێنەردا. واتە هەنێک کتێبی لە خۆی زیادە هەیە یاخود توانێت هەیە چەند کتێبێک زیادە بکڕێ دەداتەوە ئێوەش وەکو
بەڵێ اینێک دەیگەێنە. بەڵە بۆ شێوازیە هەنێ نووسریشێ بە خۆشحاڵیەوە کە بەرهەمێکی تازەی دەرەچێت لە بەشێکم بۆ پرۆژەکەی ئێوە داناوە هەداگوی بەخشنە بە خوێنەرەکە. ئێستا پرۆژەکە تامەکی و گەشتووە فراوان بۆ شار و شارشکانی دیکەی گرتووەتەوە. بە خۆشحاڵی و پرۆژەکەی ئێمە هەر لە سەرتاوە تەنها لە یەک ناوچەیە نەوەستایەوە بەڵکو زۆر ناوچی بەخۆیەوە گرتەوە بەڵام ساڵی یەکەمماش 15 ناوچە بوو لە ساڵی دومیش ئێستا بوونێتە 16 ناوچە واتە ئێمە شوێنێکی زۆرمان چۆن دەڵێ ناوچەی زۆرمان هەبوو هەتا کوڕۆفی لێدا بنین بێگومانیش ئێستا ئێمە لە بێجگە لە سلێمانی بێجگە لە هەولێر بێجگە لە کەرکووک گەیشتونێتە شوێنەکانی دیکەش ئەگەر نەگەشتبێتی نەگوندەکانی ژۆکۆی کە ڕەفە دابنی بەڵام ئێمە گەیاندرمان هەبووە کە کتێبمان بۆ خوێنەرەکانی ئەوێ ناردووە. ئەی چی لەگەڵەوانە دەکەن لە ڕەنگە لە ڕووی مادی وەزعیان زۆر باش بێ بەڵام ئەهلی کتێب نین کتێب ناخوێنەوە گرنگی بە کتێب نادەن دوو ئامانجمان هەیە لە باڵەوانەی کە هەژارن ئەبێ کۆمەڵێکی فێری خوێندنەوە بکەین. بەڵێ یەکی لە چالەکەەکانی کە ئەنجامانداوە ئەویش ئەو بووە لە ناو بازارە کە چینێکی زۆر گشتی لە خۆی ئەگرێ کتێبمان بەخشیوەتەوە. دوو جاریش هەمان شتمان ئەنجام ماوەیەکیان ئەو بکە 600 کتێب لە بەردەمی قەڵای هەولێر بەخشراوەتەوە دووەمیشان ئەو بکە هەل لە ناو بازارە ئەندامەکانی خۆمان گەڕاون و کتێبیان بەخشیوەتەوە و ئێمە چونێتە ئەو شوێنانی کە جیاوازن بۆ نمونە سەرتاشخانەکان چایخانەکان یاخود نەخۆشخانەکان واتە زۆر شوێنی گشتیمان گرۆتە بەر بۆی ئێمە بچین ئەگەر تۆ چی خوێندە ناخوێنیتەوە بەڵام ئێمە یینە لای تۆ کتێبەکە دەینە دەستی هەتاکو بخوێنیتەوە. جگە لە کۆنتاکت لەگەڵ نووسەراندا چ ڕێگەیەکی دیکە هەیە کە کتێب کۆبکەنەوە بیبەخشنەوە دووبارە؟ وڵی ئەوەی ڕاستەقینە بێ ئێمە هەر خۆمان ئەندامەکان ئەوانی کە خۆمان هەمانە و ئەو نووسەر وەرگێرانەوە خوێنەرانی کە ئەیناسین بێگومانیش ئەگەر کەسانێکە کوردی خۆمان خواپیاون لە ڕووی مادیەوە هاوکاری بکەن ئێمە ئەتوانین کە بۆ چینی تایبەت چونکە چینێکمان هەیە نەخۆشن ئێمە سەردانی نەخۆشی ژێرپەنجەمان کردووە چینێکمان هەیە کە پیر و پیرن ینی لاخانی بەسەڵات چوانان بێگومان ئەو چینانە ئێمە ئەتوانی ئەگەر هاوکاری مادی بکرێ کتێبی شایستە بۆ چینان دابینکەین و بگەینە ئەو چینانش. مامۆستاژین بابەتێکی تر هەیە لەو نوع پرۆژانە پێم خۆشە بزانم ئێوە پرۆژەکەتان واتە دەبێت چەند کەس بن لیژنەیەک هەبێت کە پۆلێنی و کتێبانە بکە ڕەنگە ڕۆژانەی ڕێکەوێت ڕێکخراوێک لایەنەیەک شتێک بۆ نمونە 200 کتێبدا بێەوە بەڵام ڕەنگە ئەو کتێبانە هەنێکیان بۆ خوێندکاری زانکۆ گونجاو بن هەنێکی بۆ مناڵ گونجاو بێ هەنێکی بۆ کەسێک کە دەرچووی زانکۆ بێ گونجاو بێ واتە بەپێ قۆناغەکان ڕەنگە لە کتێبی ئاینی فکری فەلسەفی ئەمانە هیچ بە پلان بە پرۆژە ئەمانە دابش دەکەن یاخود هەر کەسێک کتێبی دڵخوازی خۆی بێ. هێنە بێگومان ئێمە لە هەر شوێنەکە کە کتێبمان پێ بەخشرێ کتێبەکان کۆکەینەوە پاشانی چاودێری سەرجەم کتێبەکانەکەین و ئەو کتێبانی کە بەداخەوە ئەڵم چووکە ئەمە شتێکی زانراوە هەلیژەکەم لایەنی پەیوەندیدار ئاگاداری ئەمە بێکە لە ناو بازارگانی کتێب فرۆشیە مەجموعی کتێب هەیەکە لادەری دەرونین تێکدەری کۆمەڵایەتین ئەبێ ئەمانە ڕستانسۆرێ بکرێت بۆی لە خۆشبەختانە هەموو کاتێ وتومە پرۆژەکەیم ئەرکێکی دیکەشی هەیە ئەو کتێبانی کە ناشایستە بە کۆمەلگای ئێمە نابەخشێتەوە لەلای ئێمە واتەوەری ئەگرین هەر کەسێک وەربگرێ ئێمە زۆر سوپاسیەکەین کە بەخشێ بەڵام ئێمە دووبارە چاودێریەکین ئەنج ئەبەخشرێتەوە. زۆر باشە خوێنەران چۆن پێشوازی لەم جۆرە پرۆژانی ئێوە دەکەن بە تایبەت خانمان کە خۆ خانمێک لە نێو خانمانی دیکەدا چۆن باز لەم پرۆژێ دەکەوت تا چەند بگرنگیەوە دێن لەگەڵم پرۆژەی بەشدار دەبن. وڵی زۆر هەستێکی خۆشە چونکە بەجددی ئەوەی کە بۆ ئێمە گەڕاوەتەوە دەستخۆشی وە سەر سوورمان بووە پەلان و سیر بوو توانە ئەم کتێبانی بەبێ بەرامبەرە ینی زۆر کەس هەبووە کە بەجددی زۆ دڵخۆش بوون کەسانی بەتەمەەن تەمەنە جیاوازەکان کاتێککە کتێبی بەبێ بەرامبەر پێیاندراوە سەریان سوورماوە کە ئایا پرۆژێکی ئاوا هەیە من بەبێ بەرامبەر کتێبەکەی کە خۆم حەزم لێتی وەری بگرم وچینی خانمانی ژاتێ هەموو چینەکان بەگشتی ئەوەی کە بۆ ئێمە گەڕاتەوە دەستخۆشی و سپاس بووە. ئەی لە پاڵ پرۆژەکە تەنها نازانم وەڵامە تاینایشی بنین بۆ پێشنیان بۆ نمونە کۆمەڵی خوێندکاری زانکۆ لە کۆمەڵێک سپۆڕی جیاوازن قەت هەوڵتانداوە ڕایان وەرگن ئێوە پێویستان بە چیە بووی بتوانن ڕێک ئەو کتێبانیان بۆ پیا بکەن چکە ئەوان ڕەنگە زۆرترین سوود لەو کتێبانە وەرگرن. زۆر ڕاستە بێگومان ئێمە حەزمان کردووە ئەوانی کە بۆ زانکۆ ئەنی بۆ خوێندکارەکان گرنگی ئێمە بەدەستی بخەین بەڵام لەگەڵ ئەوش ئەگە خۆشمان ئەنجاممان نەدابێ هاوکاری پرۆژەی دیکەمان کردووە بۆنە پرۆژەمان هەیە کە لە بواری نابینایان بووە یاخودداوای لێکردوونی کە خوێندکاری نابینیان هەیە ئەو جۆرە کتێبانیان بۆ دابین بکەین ئێمە هەوڵی ئەومان ناوە خۆشبەختانە هاوکاری پرۆژەشمان کردووە لەو بارانەیە. ئێوە پێیجتان هەیە یاخود لە سوۆسیال میدیا توانیتانە سوود لە سوۆسیال میدیا و فەیسبوک و بابەتانە وەربگرن بووی کە هەم کتێب وەربگرن هەم کتێبیش ببەخشن لەو ڕێگەیەوە. بەڵێ بێگومان ئێمە پێیجمان هەیە و گروپی خۆشمان هەیە ئینستا و یوتیوبیشمان هەیە هەر بەنای بەخشەرانی هەتانە با بزانین چۆن گریمان ئێستا ڕەم لەم شاشەوە یەکێک ڕەنگە بێوێ کتێب ببەخشێ بەشکم بێ بە ڕێکلامێک بیبەخشن و کتێبان و ببەخشن میکەن بە خاتری خۆ ئەوەی ناتانەوێت زیادە
پرۆژەیەکی باشە. چۆن بیگەێنن لای ئێوە واتە با بڵین ئێستا لە شاری سلێمانی ڕەنگە گەنجێک لە ماڵەوە دووسێ کتێبی هەبێیان بە شێوەیەکی گشتی کۆمەڵە کتێبە بێ لە چەند شار و شارۆچکەوە توان کتێب وەرگن و چۆن وەری دەگرن واتە با بڵین ئێستا ڕەنگە کەسێک چاوەڕێ ئەم وەڵامە بێ لەێەوە. بڵێ ئێمە لە ناو پیجەکەی کە هەمانە ژماری پرۆژەمان داناوە ناوی پیجەکەتان بە بەخشەرانی کتێبە پیجی تر نییە بەو ناوەوە بێواتە فەیک بێ ئێوەی لە پشتەوە نەبن هەتا ئێستا هیچ پیجێکی ئەترمە هاوشێوی ئەوە نەکەوتە بەرچاو کە دانرابێتەوە بۆ ناوە ژمارە تەلەفۆنی لەسەرە بەڵێ ژمارە تەلەفۆنەکەشی لەسەرە خۆشبەختانە هەر بە هەمان ژمارە تەلەفۆن لە ڕێگەی پیجەکەەوە یاخوان لە ڕێگەی ئەکاونتی ژمارە تەلەفۆنەکە بەڵێ وڵا ئەگەر بیڵێ ئاتیادی بۆی بینەرانیش باوێ بە ڕێکلام بۆ ئەو پرۆژەیەتان 0 1970 91 هەفتە لە ڕێگەی ئەم ژمارە پەیوەندیەوە یاخود لە ڕێگەی ئەکاونتەکانی خۆمانەوە زۆربەی کە لە ڕێگەی ئەکاونتەکانی خۆمانەوە خۆشبەختانە خوێنەری تر هەبوو نووسری تر هەبوو ئاگاداری کردوینێتەوە ئەوە جێگی دەست زۆر باشە دانیار لە چەند شوێنواتە لە کوردستان بوون لە هەولێر هاوکارتان هەیە لە کەرکووک بە پێوان بێ هەتانە لە سلێمانی خۆتان لێرە لە کتێبخانەکان ڕەفەتان لە قەزا و ناحیەکان کەسێک بێوێ کتێب بەخشێ هەر تەلەفۆن کاوە خۆتان ڕێنماییەکەن لەوێەوە بەڵێ ئەگەر هەر ئەکاونتەکەی خۆم بێ خۆ ئەکاونتی هەر ئەندامێکی دیکە بێ ئێمە نوێنەرمانەیە لە هەموو شوێنە نوێنەر و ئەنداممان هەیە ئەو کاتە ئەگەر لە هەڵەبجە بێ ئەگەر لە قەڵات زێبێ لە ڕانیە بێ ئەگەر لە شەقڵاوە بێتەران لە خودی سۆران کەڵکشی ئەو ناوانەش بێ بە نوێنەرەکەمان ئاگادارەکەینەوە کەم کەسات بەڕێزە کتێبمان پێوە بەخشیتە نوێنەرەکەمان لێ وەرەگرێ باچی دوورەوە هەبوو پەیوەندیدان پێ بکەن و کتێبەکان بێ کەسە کتێبی خۆی ببەخشێ بەڵێ زۆر ناوچەی جیاواز هەبووە خۆشبەختانە لە زۆر خوێنەر هەبووە کە زۆر نووسەر بۆی وەرگێر هەبووە لە شوێنی جیاجیاوە کتێبی بەخشیەوە هەمیش زۆر کەسە بوو کە داوای کردو لە شوێنی دوورەوە کتێبی پێ بگا زۆر باش ئەژی خان لە ئێستادا لە سەردەمێکدان گەنجان زۆرینەی زۆریان ئالوودەبن بە سۆشیال میدیا و موبایل و یا بەشێکیان کافتریا و ئێوە ئەم جۆرە پرۆژانە تا چەند بە گرنگ دەزانەوە تا چەند بە بایەخی دەزانوە کەسانی دەزڕۆشتووە کەسانی ئەوانەی کە خوا پێداون زیاتر هاوکاری تا بکەن بۆی بە بەردەوام لەم پرۆژەوە بێتەمایەوەی کە خوێنەرێکی زۆر باش لە نێو گەلەکەماندا هەبێت. بێگومان گەنجەکان هەموو کاتێ وتومە کە ئەو شتێکی ئێمە لە گەنجەکانمانە ئەیبینی بەڕاستەقینە خەتای خودی گەنجەکان نییە چونکە بڵێنەڵێ ئەوی کە تۆ لە مناڵۆ لە ناو خانەوەیەدەیە کابی کتێبخانەیەک نەبێ تۆ لە مەکتەبێک کابی کە کتێبخانە نەبێت کە هەتا ئێستا وەقایەکە هەروە لە ناو مەکتەبەکانی شا کتێبخانە نییە تۆ لە ناحەیە کابی لە گوندێک کابی کە کتێبخانە نەبێت ینی تاسیری لەسەر دروستەکە کە بۆی کە تۆ خوێنەرێکی چاک دەرنەچی یان ئاسڵا خوێنەر دەرنەچی بۆیە ئەگەر ئەو کەسانی کە خوا پێداون بەڕاستەقینە ئاوڕبەنەوە تەنان لە خودی قوتابخانەکانیش بێ خودی بازاڕە گشتیەکانیش بێ بۆ ئەوی کە ڕەفەیەکی بچووکیش بێ دابینی بکەن یعنی چونکە ئەمە زۆر زۆر گرنگە بەجددی هەنێ ناحەیە هەیە کە ڕاستە کتێبخانەشی هەیە بەڵام کتێبخانەکەی گرنگی پێ نادرێت خوێنەرەکانی سەردانی ناکەن یان ئەوەیە کە کتێبخانی هیچ جۆرێکیان نییە یاخود زۆرینەش مەنەزایین بەداخۆ ماڵەکانی ئێستا هیچ جۆرە کتێبخانەیەکی تێدا نییە بۆی ئەگە تۆ یارمەتدەری ئەم گەنجەبی کاتێکە ئەچێتە کافتریایەک لەگەڵ ئەوەی کە چەندین شتی دیکەی لێ بەڵام ڕەفێکیشی لێ بۆ خوێندنەوە تاسی لەسەری دروستەکە هەر بەجددی تۆزە لە بابەتەکە دەرەچین یعنی هیچ ماڵێک نییە لە هەرێمی کوردستان کەوانتەری پێڵێمی لە مەطبەخەیە ینی زۆر گەورەیەوی لەم سەرەوە شوێنی مەنجەڵ و هەموو شتێکی تایە باشەوە خەتای پیاوەکان یا ژنەکان ینی بیلۆ ناکەن و هەریژ دوو تاڵقیشی هەبێ بۆ کتێب لەبەرەوە کە خۆم ژنم لە ئەنگلیژن ئەەکەم بڵم بابەسە پیاوەکانە بیشکێنمەوە بەڵام ئەتوان بڵم هەردووکیانە چونکە باوکەکە ئەتوانێت کتێبێ بێنێتەوە بۆ مناڵەکەی دێکەکەش ئەتوانێت کاونتەرەکە چۆڵکا بۆی کتێبەکەی تێ بکرێت زۆر باشە. باسمان لە تەکنۆلۆژیا کرد کاکدانیارە بابەتێکی جوانی وروژان کە ڕەنگە زۆرێکمان ڕۆژانە چەندین ینی ئەوەندەی دەرفەتیەوەمان هەبێ مۆبایلەکەمان بەدەستەوە بێیان ئیتر وای لێ هاتۆ مەجبورین ئەوەندە کاتمان نەبێت کتێبێک بگرین بەدەستمانەوە باسی کۆی گشتیەکەم. بابەتێکی تریژێ چۆن بەسەر هەموو شتێکا گۆڕانکاریێت و بەسەر کتێبی شاتوێسە کتێبی ئەلکترۆنیمان هەیە کە من شخصی خۆم زۆر سوودی لێ وەرەگرم چکە زۆر جار هەنێک کتێبەیە بەڕاستی دەست ناکەوێت یان بە PDFەکە دەسەکەوێت هەوڵتان نەداوە یاخود بتوانن پرۆژەکەتان کتێبی PDFیشیە بێ لای خۆتان کتێبخانەیەکی ئەلکترۆنی گەورەتان هەبێ ڕاستە خۆ بتوانن بەشێک لەو کتێبانە کە بە حینین بە PDF بە خوێنەرانی بگەێنن. ڕاستەقینە زۆر پیج هەیە کە بە شێوازێکی زۆر باشیش ئەم کتێبانیان کردو بە PDF و پێشنیاری خودی ئەندامەکانیش بکە شتێکی ئەوە دروست دەکەین بەڵام من هە لە سەرتاوە ئەمانجم ئەو بووکە خوێنەرەکان بگەڕینەوە بۆ سەر خودی پەرتوکەکان بۆ سەر خودی پەڕەکان چونکە بڵێنەڵی ئەو گرنگی کە لەویە ئەو سودی لێ دەست دەکەوێت زیاترێکە کە خۆمان دیقەتمان ناو لەنا هاوڕەکانی خۆشمانە کاتێکە کتێب بگە خوێنێت و ئەگەر نامێکی بۆ بێ لەو کاتەیە ڕاستە خۆچێتە سەر خودی نامەکە ینی پچڕان دروستە بێ گرنگی پێنەدان دروستە بێ بۆیە بیرۆکێکی ترمان هەبوو ئینشاءالله لە داهاتوو ئەنجام درێ ئێمە PDF کتێبەکان ناکەینە PDF بەڵکو کورکراوی کتێبەکە
باسێک لە کتێبەکە ئەخینە پێرچەوە بۆی ئەو کەسە وای لەکەین تامەزۆرکین بووی کە بچێتە سەر کتێبەکە و بیخوێنێتەوە. زۆر باش خاتۆژین تۆ وەکو خوێنەرێکە دڵنیان بەرداوام کتێب دەخوێنیتەوە زۆر حەز بە کتێب خوێندنەوە دەکەی. زۆرێک گەنجی دیکە هەن کە هاوتەمەنی تۆن پێیان خۆشە دەست بە کتێب خوێنەوە کە بەڵام نازانم چۆن دەست پێ بکەن یاخود کە ئەو کتێبە دەگن بەدەستەوە بزوو بێزار دەبن و کتێبەکە دادنێن. باشترین ڕێگات چی بووی کە بچینە سەر سکەی خوێندن و بەرداوام کتێب بخوێنینەوە؟ خۆی ڕاستەقینە ڕەنگە کەسێکی کە خاوەن زانستێکی زیاتر بێ وڵامێکی شایستەتر باتەوە بۆ ئەمە، بەڵام من وەکو خۆم هەموو جار وتومە کتێب بۆتە هاوڕێک لەگەڵ منە، بۆتە ئەو کەسی کە لێم تی ئەگا، بۆی ئەگە تۆش ئەتەوێ هاوڕێک دەستێک کە هاودەمی لێو تێ بگە، هاودەمی هاوکاری بۆی هەنگاوێکی باشتر بنی، ئەوە بە کتێب دەست پێ بکە. ڕەنگە کەسایەتیەکان بگۆڕێن، ڕەنگە ئەگە تەنانەت بۆ لە حدێکیش بێ کەسێک بێتاقەت بکە، بەڵام هیچ کە وشەیەکی ناو کتێبوانی هیچ پەڕێک وانە و ئەتوانم بۆ ئەو کەسانی کە تامۆزرەی خوێندنەوەم بەڵام ناتوانم بە درێژی بەرداوامن لە بابەتی کورتەوە دەست پێکەن، لە چیرۆکی کورتەوە دەست پێکەن و پێشنیارێکی باشی شەیە کە من لە کتێبەکانە خوێندمەتەوە لە ڕۆمانەوە دەست پێ بکەن، بۆی ئیتر ئیش دوای ئەوە توانن کە درێژە بە خوێندنەوەی جۆرەکانی دیکە بن. زۆر باشە. دوا پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە دەیانێت کتێب ببەخشن لەم ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیدا تا چەند گرنگە هاوشانی بەخشینەکانی دیکەش کتێبش ببەخشێت؟ بەڵێ من سەرەتا ئەمێ دووبارە پیرۆزبای کەمەوە لە هەموو خۆبەخشەکان دەستی ماندووبوونیان بکوشم، چونکە بەڕاستەقینە هەز بەوە ئەەکەم کە دڵ و دەرونی خۆبەخشەکان چۆنە و بە تایبەتیش ئەوانی کە ئاەوەی کتێب ببەخشن، چونکە کتێب ڕاستە ئەگە خۆبەخشی بکەی لە بواری مادیە فرێ جستی ئەو کەسە ئەکەوی، بەڵام کاتێکە کتێب ئەبەخشی ئەو فرێی دەرونی ئەکەوی، ئەو کەسەش ئەگە دەرونێکی سەلامەتی هەبێت جستی خۆشی سەلامەتەکە. دەستەکانە خۆش ئەوەی هەموو جارە مامۆستا وشیا جعفرانیە بۆ لامان ئیلا لە گیرفانیان نوقڵێکی پێ بەس وازان بێ وەژواتان لات پێ بچم بۆ شوێنێک تۆزە کتێبان پێ بێبی بەخشنەوە. ئەمڕۆ چی بۆ ئێمەێناوە لەو کتێبانە؟ ئەمڕۆ بەخشەرانی کتێب بەرهەمی مامۆستا محەممەد پشدەریمان هێناوە لەبەر ئەوەی کە لە خودی ئوسترالیان نووسری ئازیزمان، بەڵام هاوکارێکی زۆری پرۆژەی کردو هەردەم بە بەرهەمەکانی وی کردو کە بوونی لە ناو ئێمە هەبێ و مامۆستا سالار عومەریش کە بەڕێزیان زۆر هاوکاری پرۆژەکەی کردوتەنان خودی بەرهەمێکی بەناوی پرۆژەوە چاپ کردو کوی بە چاپەکەش یا پرۆژە بۆی کە بەسەر خوێنەرانە ببەخشێتەوە. دەستەکانە خۆشە بە هەر لێرە بن خامەتان ڕەنگین بێ و بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خاتۆژین عومەر سەرپەرشتیاری پرۆژەی بەخشەرانی کتێب لە ڕۆژی جیهانی کاری خۆبەخشی لەلای ئەمە میوان بوو. مێدەکەین هەموو لایەک بەپێی توانە پێم وابێت کامەمان ناتوانێت هیچ کارێکی خۆبەخشی بکە، پێم وابێت دەتوانێت هەر کتێبێک ببەخشێت کە مەڵام لە کۆتایی ئەگەر ڕێژەی ئەو هەمووانە کۆکەینەوە ڕەنگە هەزاران کتێبکە و هەروە هەزاران خوێندکار دڵخۆش بکەن لە کۆتاییە خەرمانی معریفی ئەوان بۆ داهاتوو وەروە بۆ ئێستش پڕبەرەکەتدارتر بکەن و لە کۆتایە وکماوەساژین وتی ڕەنگە لە ڕووی جەستەیەوە زۆر فریای ئەو بکەوین بۆ هاوکاریکردنی مادی، بەڵام ڕۆح و دڵ و دەروون و لایەنی معریفی و شعوری کۆمەلگا هێندەی جسمیش پێویستی بە بەدەمەوە هاتن و هاوکاریکردن و هەروەها نوێکردنەوە و دەوڵەمەندکردنە. بەڵازان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێ ئازان بۆ وەرگرتنی کۆمەڵەیەک زانیاری هەوڵ دەدەن لە ڕێگەی تۆڕی پەیامنەرانمان لە شار و شارەشەکان کۆمەڵێک زانیاری وەرگرین دیارە ئەمڕۆ قوتابیان و خوێندکاران بۆ داواکردنی داواکاریەکانیان و وەروە کۆمەڵێک ماف کە هەیەیان بووە لەسەر شەقامەکان گرتبوونەوە دەکەن یاخود لە بەردەم زانکۆ و پەیمانگاکانی خۆیان سەرەتاش لە شاری سلێمانی و هاوکارمان ڕامیان کۆمەڵێک زانیاریمان بۆ دەگوازێتەوە. بەڵێ سلاوی خواتان لێ بێم کاتتان باش دیارە جارێکی دیکە خوێنکارانی کەمپی نوێی زانکۆی سلێمانی هاتوونەتەوە دەرەوە لە ئێستا بەر دەرکەی زانکۆی سلێمانیان گرتووە داخستووە ینی داوای دیسانەوە جێبەجێکردنی مافەکانیانەکەن وەکو دەڵێن ئەو بەڵێنانەی کە حکوومەت بەشێک لە بەڵێنەکانی داوە ئەوان متمانیان پێ نییە بۆیە جارێکی دیکە خۆپشاندانیان ئەنجام داوەتەوە دەچمە لای بەشێکیان قسە لەگەڵ خۆیانەکەم لەسەر داواکاریەکانی نزانین چیە. سڵاتان لێ بێ باشن. ئێوە کۆمەڵی بەڵێنتان پێدرا بۆتان جێبەجێ بکرێت بۆ جارێکی دیکە خۆپشاندانتان ئەنجامدا داواکاریەکانی ئێستاتان چییە؟ ئیستا داواکاری ئێمە ئەوەی کە داوایەکەین و تۆ چییە داواکاری؟ داواکاریەکانمان دەرماڵەیە خزمەتگوزاری داخلیەکانە هیچ زانکۆکانەکە هیچ بەمان نایەت بۆوەیە. باشە خۆوتیان جێبەجێیەکەین لەم هەفتەیە کەواتە مەسەلەن بۆچی جارێکی دیکە دێنەوە؟ باوەڕێکە نازان چووکەم حکوومەتە هیچ بەڵێنێکی دروست نادات تا جێبەجێکای دەمی ئێمەش بۆ ئەوە خۆپشاندانەکەی. کێشەتان چیەوە لە بەشە ناخۆیەکان جکە لە دەرماڵە لە بەشە ناخۆیەکان کێشەکانتان من وەکو خۆم خوێندکاری بەشە ناخۆیی نیم خوێندکاری ناو شارم هاتوین داوای مافی خۆمانەکەین داوای جەرماڵاکەین بەدڵنیەوە کێشەی بەشە ناخۆیەکان زۆرە هەر لە ئاوی گەرمەوە تەنانەت تاوەکو پاپۆخاوێنی بەشەکانیشیان لە هەمووی کێشیان هەیە تەنانەت بەڵێنی پێیان کاک پاڤڵ تاڵبانی زۆر سپاس دەکەین کە بەڵێنی پێیان کە شتمان بۆ ئەکا لە 12 خاڵکەدامان نبوو 11 بۆ جێبەجێکردین تەنیا یەک خاڵی ماوە ئەویش پێدانی دەرماڵەیە کە بەڕاستی وەلدەستی حیزبانیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستانەوە چارەسەر بکە ئێمە لێرە داوای دەرماڵەکانمانەکەین داوای مافی خۆمانەکەین داوای مافی تاک بە تاکی ئەو خوێندکارانەکەی کە تەنانەت ئێستا لە محازەرەشان هیچ کێشێکمان نییە و لێرە زۆر بە شێوازێکی هادئانە بە شێوازێکی هێمنانە داوای دەرماڵە مافەکانی خۆمانەکەین. باشە ئیدارەی خۆچەیی سلێمانی بڕیاریدا کۆمەڵە لە داواکاریەکانی ئێوە جێبەجێ بکە بە تایبەتی گرفتی بەشە ناخۆیەکان ئێوە متمانەتان بۆ بەڵێنانە نەبوو هاتن خۆپشاندانتان کردوتەوە یان داواکاری ترتان هەیە و یان قسەی ترتان ئێمە سەرەکی ترین داواکاریمان پێدانی دەرماڵە بۆ ڕاستە ئەو کێشانەی ترمان پێمان وچە کە چارەسەرەکەین هێشتا تاوکو ئێستا هیچ شتێکیان چارەسەر نەکردووە هیچ بەڵێنێکیان نەبردووەتە سەر ئێمە لە ڕاستیە سەرکی ترین داواکاریمان پێدانی دەرماڵی لەبەری زۆر خوێندکار لێرە ئەسڵان خوێندکاری بەشەڕەوە خۆی نییە داوای دەرماڵاکە ئەو 11 خاڵی کە بۆمان جێبەجێکرێ تا بۆ ئێستا هەرچەندە نەکەوتۆتە باری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە باوەڕمان پێ هەیە کە بۆمانەکەن بەڵام گرنگترینیان دەرماڵەیەکەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستەکە بۆمان جێبەجێ بکە. سپاس دەکەم. کوڕاکان چۆنن باشن سڵاتان لێبێت هەنێ بەڵێنتان پێدرا بۆ جێبەجێکردنی داواکاریەکانتان بە تایبەتی ها ئیداری خۆجەی سلێمانی وتی کێشەی بەشە ناخۆیەکان چارەسەرەکەین و سندوقێک بۆ قوتابیان دانێن بۆ دەرماڵە ئەو بەڵێنانتان پێدرا بۆچی ئێوە جارێکی دیکە هاتون ئەو بەڵێنانەی کە بە ئێمە درای خودە و داواکاریانەی کاوڵیان هات جێبەجێکن ئەوە چەند ساڵێک پێشتان داواکاریانیان جێبەجێ بکردا بۆ خوێندکار پێشووی خوێندکار بڕیار با کە بایکۆت یۆڵەکانی خوێندن بکات ئەوە ئەوانە بڕیاریان بێە ئەوە کێشەکانی داخلیان چارەسەر کردایە نەک کاتێک خوێندکارە لوێستی وەرگرت ئەو کاتە ئەوان هەست بە بەرپرسیارەتی بکەن چکان بۆ خۆیان لێمە باشترە زان کە بەشە ناخۆیەکان پێویستی بە خزمەتگوزاری زیاترە بەڵام بەس ئەوان ئامادە نەبوون ئەو بڕەپارەی بە داخلیەکان سەرف بکەن تاوی خوێندکار هاتە سەر شەقام تۆ لە داخلی بەڵێ هەفتەیەک تێپەڕیەوە بەسەرەوە بەڵێنانە هیچ گۆڕانکاری کراوە هیچ دەستکاری کراوە بە گۆڕانکاری تاوەکو ئێستا هیچ نەکراوە بتەنا دوێنە شەو بوو هەندێک پێویستیانێنە ئەوەی ژوەک پێم وتی ئەگەر خوێندکار لۆسی وەرنەگرێت ئەوەشیان ناکرد لە کاتێکا داوای سەرەکی ئەمە بوونی دەرماڵە بوو بۆ خوێندکاران بامتە ئێساش ئەوان
هەر کەسە لە لای خۆی وەزمە بە پرسیارەتە ناکە لایەن دەسەڵاتدارانەوانێ هەمووی بێدەنگیان هەڵبژاردەوە لە کاتێکا کە بوونی دەرماڵە مافێکی سەرەکی خوێنکارە حکوومەت یارێم دێت ئەڵێ دەرماڵە نادەین بێەوە یعنی ئەمە ڕەوانی قسەی ڕەوانیە خوێنکار پێویستی بە دەرماڵەیە هەموو خوێنکاران بەبێت جیاوازی پێویستیان بە دەرماڵە هەیە یا وەکەوەی حکوومەت دەڵێ تەنها ئەوانی کە کەم دەرامەتن پێویستیان نەخێر هەموو خوێندکارێک پێویستی بە دەرماڵەیە عنی بێژگە لەوەی داخلیەکانی ژانی تەلەبە هەیە لە ناو شارەوە دێ عنی پارەی پاسی یەکسەری پێ بەسەرەکەی تر بەهینە ڕاتە بە پێ ڕاتە عنی هیچ ماقول نییە ئەمەش کە کراوە حیزب کردوێت یعنی هیچ حکوومەت هیچی نەکردووە عنی ماقولیش نەهاتوتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ لە هیچ وڵاتێک شتیوانیان ئەو هیچ وڵاتێکی زانکو هیچ وڵاتێکی نەدیوە تاگۆ لە خۆیەوە قسانە بکەم خۆشەکە سپاس دیارە قوتابیانی زانکۆ پەیمانگەکان و بە تایبەتی زانکۆی سلێمانی ئەمڕۆ جارێکی دیکە هاتوونەتەوە بەردەم کەمپینۆی زانکۆی سلێمانی و وەکو دەبینن یعنی جارێکی دیکە بەردەم کەمپینۆی زانکۆی سلێمانیان داخسووە ئەوان دەڵێن سەر ڕایوەی کا کۆمەڵە بەڵێنیان پێدراوە بەڵام متمانیان نییە بە جێبەجێکردنی بەڵێنەکان و لە هەمان کاتدا ئەوان دەڵێن داوایەکەن بەبێ جیاوازی دەرماڵە بۆ سەرجەم خوێنکاران دابین بکرێت بگەڕێتەوە کە ماوەی 8 ساڵە لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە ئەوان دەڵێن ئەگەر دەرماڵەکانیان بۆ نەگەڕێتەوە و کێشەی بە شەناخۆیەکانیان لە ماوەیەکی کەمدا بۆ چارەسەر نەکرێت ئەوان بەردەوام دەبن لە ئەنجامدانی خۆپشاندان دیارە ئێستا ئەوان هاتوونەتە بەردەم دەرگای سەرەکی کەمپینۆی زانکۆی سلێمانی و خۆپشاندانەکانیان لە شاری سلێمانی دەست بێکردەوە هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکانێکی کە باڵە. زۆر سپاس بۆ پامنێرمان ڕامیان رووسمان لە سلێمانیەوە لەگەڵماناوی دەچینە هەڵەبجە بزانین لەوێژ گرتبوونەوە و خۆپشاندان بەردەوامی هەیە سامان وەردەگرین سامان سڵای خوا لێبێت و دوایین زانیاری چالاکیەکان چین لە شاری هەڵەبجە. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە قوتابیان خوێنکارانی زانکۆ پەیمانگەکانی سنووری پارێزگای هەڵەبجەش دوای ئەوەی کە حکوومەت چەند ڕۆژێک پشووی ڕاگەیان لە زانکۆ پەیمانگەکان ئەمڕۆ دەستپێکی خوێندنم و هاتوونەتەوە سەر شەقام و داوای مافێڕەوەی خۆیانەکەن وەک خۆیان دەڵێن کە ئەویش دەرماڵەیە ئەوان دەڵێن سەرەکی ترین داوایان دەرماڵە بووە و حکوومەت جێبەجێ نەکردووە بۆی هاتوونەتەوە سەر شەقام و داواکەن لەوەی کە دەرماڵیان پێ بدرێت تاکو جێبەجێکردنی ئەو داوایش ئەمان بەردەوام بن لە ناڕزایەتەکان و دێنەوە سەر شەقام من چەند قوتابی خوێنکارێک وەرەگرم مەگەر بیت ئێرەوە ئێوە تا چەند سوورن لەسەر داواکاریەکان بەڵێ زۆر بەخێر بێن ئێمە وەکو خوێنکارانی پەیمانگای تەکنیکی هەڵەبجە و بە هاوکاری لەگەڵ کۆلێژی وەرشەکە و کۆلێژ زانستە پراکتیکانی هەڵەبجە ئێمەش وەکو سەرجەم پەیمانگا و کۆلێژ و زانکۆکانی تری هەرێمی کوردستان تا ئەو ڕۆژێ حکوومەت جوابێکی فەرمیمان دەداتەوە لەسەر دەرماڵە ئێمە بەردەوام دەبین تاوەکو دێتە سەرخەت و جوابێک و بۆمان دەکاتە کردداری ئێمە بەردەوام دەبین لەبەر ئەوەی دەرماڵە سەرتایترین مافە دەبینین لە چەند ڕۆژدا ڕابردوودا بۆی خۆپەشاندانەکانەوە حکوومەت ویستی بە بایکۆت و بە خۆپەشاندان و بێندە کردار و ڕفتاری تر بڵاوە بە خوێنکاران بکە کۆتان پێ بێنە بەڵام ئێمە لێرەوە بە حکوومەت دەڵێن دڵنیاتان دەکەینەوە بەردەوام دەبین هەتا ئەو ڕۆژێ ئێوە بەکردار بۆمان دەسەلمێنن ئێمە لەسەر جارەکان دەبین بەردەوام دەبین باکۆت وڵەکانی خوێندن دەکەین ناخلیەکان چۆنە بە شەناوخۆیەکان چۆنە لەوەی کە حکوومەت وتی کۆمەڵێ چاکسازیەکەن ڕەوشی بە شەناوخۆیەکان باشەکەن باش بووە بە شەناوخۆیەکان دەربارەی بە شەناوخۆیەکان وا دیارە حکوومەت لە چەند ڕۆژ ڕابردوو ئەو دوو حکوومەتی هەرێم و هەروە ئەو لانانی کاتبوونە سەرخەت کۆمەڵێک پارەیان دابین کرد کە بۆ هێندێک پێداویستی سەرەتایی کە بۆ بە شەناوخۆکان و بۆ زانکۆ پەیمانگەکان و کای تەلەبێ بکرێ بەڵام هەڵەبجە تاکە شوێنە کە هیچێک لەم هاوکاریانەی پێ نەگەیوە ئەو پارەی کە دابین کراوەتە نا بۆ ناو شار بووە بۆ سلێمانی بووە بۆ شارە گەورەکان بووە بۆ هەولێر بووە هەر لە هەما کادا کە هەولێر هیچ خوێنکارێکیان لەستاوە ناتوانیوە هاوکاری بن دەگوخوام بگەنە تەلەبە ئەگەر هەموو ناوچەکان بگرە بە هەولێر بگرە بە سلێمانی هەموو یەک دەنگ بین دڵنیا بە حکوومەت ڕۆژێک لە ڕۆژان ئەوە دەکاتە کردداری چونکە هەتا ئەوە بوو نەڕواتە سەر ئێمە بەردەوامین ئەمە وەکو بە شەناوخۆیەکانی هەڵەبجە بە کوڕان و بە کچانەوە بێ خزمەت گوزاریترین شوێنین جادەیەکی 500 مەتریمانەیە وەرن بۆ خۆتان سیرکەن دوێنێ پێرێ باران باری و هەموو خوێنکارەکان لاقییان بەقوڕ بووە لەسەر 500 مەتریشە زۆر بەخێر ئەوە یاداشتێک تەناڕاستی حکوومەت کرد لە کۆمەڵی خاڵ پێگات بوو بە کورتی پێم بڵێ یاداشتە باز لە چیەکاتانی چیتان بە حکوومەت دوت لە سەرەتا باسی پێداویستترین مافەکە کە دەرماڵەیە بۆ خوێنکاران و هەروە چەندی پێداویستی تری بە شەناوخۆیەکان کە لە ئێستادا دەتوانین بڵێ شوێنی ژیانی تیان نەماوە بۆی ئەو هەموو کەم کوڕیانەی کە چەندی ساڵە چارەسەر ناکرێن بۆمان و چەندی جارداوامان کردووە لە سەرۆکایەتیەوە بە کتاب و بە فەرمی داوامان کردووە بەڵام بە بیانی
توانی نەبوونی پارە و بودجەی پێویست چارەسەر ناکرێت و دۆخی خوێندن لە کۆلێژ کە دابینکردنی پێداویستەکان ئامێر و مەواد و ئەم پێداویستیانە و باشترکردنی ژیانی خوێنکاران لەبەر ئەوەی دەستخۆش بێت. بەڵێ دیارە شوان خوێنکاران قوتابیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و خوێندنیان بایکۆت کردووە هاتوونەتە سەر شەقامی سەرێکی نێوان هەڵەبجە سلێمانی بە هەردوو ئاڕاستەکە داخستووە ماوەی نیو کات ژمێرێک دەبێت. ڕاستەخۆ لە کەناڵی پەیامەوە لەگەڵتان سڵاوتان لێبێ ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵتانە مەگەر وەکو کەناڵ بەخێر بێن نەکۆکو حیز بۆمانە هاتوینەتە سەر جادە داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین ینی زۆر سەرەتاییە مافمان زۆرە داوایکەین ینی ئەرکی چە لەسەر حکومەت بۆمان جێبەجێکا بەس هاتوین داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین کە دەرماڵەیە 2 هەفتە لەسەر جادە بووین لێمان درا غازمان بەسەرا کرا لێمان کوژرا داوای مافێکی سەرەتایی خۆمان کرد کە چی چۆن جوابمان درراوێتەوە لە وڵاتێک کە خوێندن خۆڕایی وێ بەکرێ دەرماڵە هەبێ منیش بە هەمان شێوە پرسیارەکەم ئایا گەر وڵاتی نەوت بفرۆشێکێک قەرزار بێ ئەمە پەیامێکیش و هەروەها بۆ قسەی حکوومەت کاڵە لە هیچ وڵاتێکا بۆن من خوێندن بە خۆڕایی دەرماڵی نییە ئەزانی چیە ئەوە ناشارەزاییە گەر بگەڕێن لە هەنێشتێکی وانە بێ ئێستا بڕۆن سەری وڵاتی سعودیەکەن بزانتە لە بەیەک چەندێک دەرماڵە وەرەگرێت 600 دلار وەرەگرێت پارەی مامۆستاکی لای خۆمان وەرەگرێت جا وەکو ئەوەش کە ئەومان بۆ ناکەنێ عین ناتوان دەرماڵە بدەن بە هەمومان نازان حکوومەت فەقیرە پارەی نییە وەرە لیژنەیە دروستکە ئەو قوتابیانەی هەیە لەخوا بەزابێ حاڵی باشە ئەو قوتابیانی کە حاڵی باش نێوەرە لیژنێکی بۆ دروستکە با ئەوە سوودمەند بێ مادام ومای نادەی یەک داواکاری تریش بیکەن لە ڕای خۆی عنی هەموو شتێکتان دزی عنی پارە داهات وڵاتان دزی خۆپشاندانەکەشمان لێمە دزن وەکو ئاگادان لەم 2-3 ڕۆژات لەم هەفتە تەلەبە خۆپشاندانی کرد بردیان یعنی بوو بە لایەنێکی تر کەس نەیزانیت چیدا خەڵک و ژرا بوو بە مەسەلەی حیزبی وازیش بیانن هیچ لایەنێ بەژایی نەگا لەگەڵ تەلەبە خۆپشاندانە بات داوای ڕەوای خۆتانم ناڕزایەتیانە سوورە بن لەسەری بەردەوام بەڵێ خۆمانی بەس بیکەنەڕی خۆ ئەمەشمان لێمە دزن با دەستی دەرەکی تێگەڵان نەبێ و دەستان خۆش و عەزێتان کێشە دیارە ئەمان ئەڵێن کێشە و گرفتەکانیان خۆیان وایە کێشە و گرفتەکانیان لە دەرماڵی خوێندن هێشتا چارەسەر نەبووە و بەشە ناوخۆیەکانیان هێشتا کێشە و گرفتەکانیان چارەسەر نەکراوە لەبەرەوە هاتوونەتە سەر شەقام و ئەڵێن لەسەر داواڕەوەکانی خۆیان بەردەوامە بن تاکو ئەوەی کە حکوومەت بەکردداری دێتە سەر شەقام و دەرماڵان بۆ ئاگەڕێنرێتەوە لە ساڵی 2014 دەرماڵی خوێندکاران هاتوونەتە سەر شەقام واتە تەواوی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان لە پارێزگای هەڵەبجە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو یا خود چەند کۆلێژ و پەیمانگایەک پەیمانگای تەکنیکی هەڵەبجە و کۆلێژی زانستە پراتیکەکان و کۆلێژی وەرزش و زانکۆی هەڵەبجە بەشەکانی دیکەشی لە 2 شوێنی جیاواز کۆبوونەتەوە و داوای دەرماڵە هەکەن لە بەردەم زانکۆی هەڵەبجە ژمارەیەک لە خوێندکاران گرتبوونەتەوە و ناڕزایەتی دەردەبرن سوورن لەسەرەوەی کە پێویستە حکوومەت بێتە سەر شەقام و ببوورە حکوومەت بێتە جوابی داواکاریەکانیان بداتەوە و بێتە سەرخەت بۆ ئەوەی کە ئەوان داوای مافی سەرەکی خۆیانەکەن کە دەرماڵەیە بۆ ئەوەی کە دەرماڵیان بۆ بگەڕێنرێتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتا لە هەڵەبجە لەگەڵمانە گەڵی ئازان و خۆشەویستان لە ماوەی ڕابردوودا چەند ڕۆژی ڕابردوودا قوتابیان دووبارە هاتنەوە سەر شەقام داوای دەرماڵەکانیان دەکرد کە لە ساڵی 2014 بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرماڵای قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان ڕاگیراوە کە قوتابیانی ناوشار مانگانە 6,000 وەردەگرت و ئەوانەی دەرەوەی شار و کە لە بەشە ناوخۆیەکاندا بوون مانگانە 100,000 وەردەگرت لە ئێستادا بە بڕیارێک ئەو دەرماڵەیە ڕاگیراوە لەلایەکە وەزارەتی دارایی لە ئێستادا دەڵێت هیچ بڕیارێک لە ئارادانیە کە ئێمە بین ئەو دەرماڵەیە سەر بکەین دەبێت ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران بڕیارێکی لەو چەشنەمدات لە ئێستادا بە بیانووی قەیرانی دارایی ئەو دەرماڵەی قوتابیان ڕاگیراوە هیچ دەرماڵەیەک و جگە لەوەش کە دەرماڵە سەرف ناکرێت زۆرێک لە کێشە و مەعاناتی زۆریان هەیە کە قوتابیان لە زانکۆ لە بەشە ناوخۆیەکاندا. بەڵێ دیارە هەر دەربارەی گرتبوونەوەی خوێندکاران و داواکردنی داواکاریەکانیان لە ڕانیە لە دەواازەی ڕاپەڕینیش لەوێ بە هەمان شێوە زانکۆی ڕاپەڕین هەیە هاوکارمان ڕێناس لەوێ کۆمەڵێک زانیاریمان بۆ دەگوازێتەوە.
بەڵێ و دیمەنانی دەیبینن گرتبوونەوە و خۆپشاندانی قوتابیانە لە زانکۆی ڕاپەڕین لە ڕانیا کە ئەوانیش بۆ داواکردنی مافەکانیان هاتوونەتە سەر شەقامەکان و داوای ئەوە دەکەن کە دەرماڵیان بۆ سەر بکرێت و هەروەها چەندین داواکاری دیکان هەیە لەوەی کە کێشە و عاناتێکی زۆر لە داخلی و لە بەشە ناوخۆیەکان لە نێو زانکۆ پەیمانگەکاندا هەیە وەروها زۆرێک لە قوتابیان لە ئێستا داباری داراییان خۆکو پێویستنی زۆر لە خێزانەکان خۆ پێویستنی بۆیە ئەو بڕەپارەی کە حکوومەت دەگەر بۆیانی بگەڕێنێتەوە تا ڕادەیەک هاوکار دەبێت بۆیان و دەتوانن سوودی لێوەربگرن کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد ماگانە 600هزارەوانی ناوشار وەردەگرن و دەرەوەی شاریش 100هزار وەردەگرن دەچینە کەرکووک لەوێش بە هەمان شێوە گرتبوونەوە خۆپشاندان هەیە هاوکارمان چیانووری وەردەگرین چی ئاسڵایی خوا لێبێت و لەوێ گرتبوونەوە و خۆپشاندان بۆچی بەڕێوە دەچێت بەڵێ وەک هاوکار ماماژەی پێکرد بە شێوەیەکزێکی گشتی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خوێندکارانی زانکۆ و پێمانگاکان داوایەکیان هەیە ئەویش گەڕانەوەی دەرماڵەیە ئەو بڕەپارە هاوکاریە مادیە ماگانە بۆ خوێندکاران دەکرێت دیارە پێشتر بڕیار دراکەوە بەشێک لە گرفتی خوێندکاران و قوتابیان چارەسەر بکرێت بەڵام دیارە هێشتا چارەسەر نەکراوە ئەمڕۆ دوای تەوابوونی پشوو خوێندکاران لە بەشێکی زۆر شار و شارۆچکەکان هاتوونەتەوە سەر شەقام وێڕای هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک گوێ دەکەین تووشی دەردەسەری و کێشە و گرفت نەبن وەروە هێزە ئەمنیەکانیش بە چاوێکی مناڵەکانی خۆیانەوە لەگەڵیان مامەڵە بکەن و هەروە خوێندکارانیش وشیار بن نێڵن کەس داواکاری ڕەواکانیان بەلاڕێدا ببات و هەروە خۆیان بە دوور بگرن لە ئەوەی کەوا کەسانێک بێتە ناویان و هەوڵی ئەوە بدا خۆپشادانەکە با ڕاستەیەکی خراپ بەرێ شوێنەکان بشکێنن شوێنەکان بسووتێنن بەم شێوەیە گرفت بۆەوەی خوێندکاران دروست نەبێ بەڵێ دیارە هاوکارمان چیانوریش لە کەرکووکەوە لە نێو ئاپۆڕایەکی گرتبوونەوەیە بابزانی لە کەرکووک چی دەگوزارێت چی ئاسڵاوت لێبێ و زانیاریەکان لای تۆ چین لێبێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام ماوەی چەند مانگێکە دەرچوانی بەشی پەروەردە کۆلێژی پەروەردەی کەرکووک لە کەرکووک گرتبوونەوە ئەنجام دەدەن و ناڕەزایی ئەنجام دەدەن بۆ ئەوەی دابمەزرێن های هیچ نەبێ بکرێن بە گرێبەس یا هیچ نەبێ ئەو دامەزرانەی کە لە وەزارەتی پەروەردەی عێراقەوە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک دێ ئەمانی لێ بێبەش نەکرێەوە ئەو کەسانەی کە دەرچووی ساڵی 2019 و 2020 ئەوانە پێش ئەمان نەخرێن لەبەرەوەی ئەمانە وەکو خۆیان دەڵێن ئەمانە دەرچووی ساڵی 2015 2014 2013 2014 دەرچوانی ئەو ساڵانن من بۆ ئەوەی هەر بە کورتی بۆی زانیاری زیاتر بم بە ئێوە بە بینەرانی کەناڵی پەیام یەکێ لەو دەرچوانە مامۆستا سپاس ئێوە کێشەتان چی ئەمڕۆ گرتبوونەوەتەوە کێشەی ئێمە 5 مانگە ئێمە لێرە مزاهرە ئەکەین داواکاریمان هەیە لە مدیر تەربیەی کەرکووک کە ئەو عقدانەی تەقاطع وەظیفیمان پێ بدەن وەکو محازرەکان ئێمە محازر نینە ئەمانەوێت لەو عقدانەمان بۆ تەوزیعکەن کە ئێمە یعنی ئێمە تعینکەن لەگەڵ محازرەکان لە قەراری 315 طبعا ئێمە بۆ 5 مانگەڕۆی مزاهرە ئەەکەین هیچ کەسێک جوابمان ناداتەوە لەسەر ئەم شەقامانە وەستاوین پیان ئەڵێن یعنی عقدمان بدەنێ ئەڵێن بڕۆن لە مەکتەبەکان هیچ ئەوامر ئیداریمان نادەنێ ئەگەر ئەوەشی ئەفۆن عەدەم ممانعە ئەگەر بشمان دەنێ دێن بۆ تەربیە لە تەربیە تەصدیق ناکرێ یەکێکیان خۆمم 2020 هەبوو هاتم بۆ ئێرە ئەڵێن بەس قەراری 2019 دامەزراندەکانی پێشووتر چی بۆ لە پەروەردە خۆ دامەزراندنی ڕسمی کرا دو ساڵی ڕابردوو بەڵێ ئەوانە هەر کەسە خۆت ئەزانیت ئەو کەسێک کە واستەی نەبێ و کە پشتی نەبێ ئەکید بەری ناکەوێت لەو دامەزراندنە فە ئێمە هیوادارین ئەم قەراری 315 کە ئێمە خەریجی زۆر کۆنین یەکێکیان خۆم 7 ساڵم تەخەڕوجم کردووە بە هیچ شێوەیەک یعنی تەعینم دەست نەکەوتووە و هەر تەقدیمش ئەکەین و هیچمان نەتیجە نییە و پێش مانگناڵێم مزاهرەمان کرد لێرە داواکاریمان کرد کتابیان بۆمان کرد هیچ فایدەی نیە و کەس بەدەم داواکاریەکانمانەوە نایە ئێمە پەیمانگا و زانکۆکان هەمووی تایە بە هەموو شێوەیەک و هەمویان یعنی ئەوامر ئیداریان پێویستە بۆی لە قەراری 315 تەعین بن بەخێر سپاس ئەمە گرفتی بەردەوامی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووکە بەردەوام ئەمان کە
خوێندن تەواو دەکەن و زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن چاوەڕێی دامەزراندن دەکەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی لە ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردوو تاکو ئێستا یەک جار دامەزراندنی ڕاگەیاندووە ئەویش وەکو خۆیان دەڵێن ئەمان ئەوەی کە واستەوەی کە خەڵکی نەبێ ئەودا نامەزرێ بۆیە ئەمە گرفتی بەردەوامی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانەوە کاتێ خوێندن تەواو دەکەن بەردەوام دەبێت خۆپیشاندان بکەن ناڕزایی دەربڕن بۆ ئەوەی دامەزرێن ئەمان نەک دانامەزرێن لەو گرێبەستانە شوەر ناگیرێن کە وەکو وانە بێش یا وەکو گرێبەست لە قوتابخانەکان وانە بڵێنەوە تا کاتێک ئەگەر وەزارەتی پەروەردە دامەزراندنی ڕاگەیاند ئەمان لە پێشتر بن بۆ دامەزراندن نەک ئەو کەسانەی کە وەکو ئەمان هەڵێن واستەیان هەیە و دەتوانن لە وەزارەتی پەروەردە دامەزرێن دەرچوو خوێندکاران و دەرچووی خوێندکاران لە پەیمانگاکان و لە زانکۆکانی کەرکووک هەیە یاخود لە شارەکانی تری عێراقیش هەمان گرفت هەیە هەمان با بڵێن پرۆژە بۆوانیش جێبەجێ نابێت و هەروەها لە ناو کەرکووکیش بە دیاریکراوی کۆمەڵی خوێندکار هەیە کە کوردن یاخود لە خوێندنی کوردی خوێندویان و زانکۆکانیان تەواو کردووە بە هەمان شێوە هاوشانی ئەوانی ترگە لەنتەوەکانی ترن هەر یەکسانن یاخود فەرق و جیاوازێک هەیە ئەمان زیاتر وەلا با بڵێن ئیهمال کراون کاریان بۆ ناکرێت. مامۆستا شوان من لە پرسیارەکە تێنەگەیشتم بەڵام ئەوەی هەیە کە تێگەشتم باسی ئەو دەرچوانە دەکەی کە بۆ نمونە لە خوێندنی کوردین یا زانکۆ پەیمانگاکانی کەرکووک تەواو دەکەن یا سەر بە خوێندنی کوردین ئەوەی کە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان خوێندن تەواو بکە و خەڵکی کەرکووک بێ ئەوەی کە لە زانکۆی کەرکووک خوێندن تەواو بکەوە سەر بە خوێندنی کوردی بێ ئەوە مافی لەسەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی هەیە لێرە دایان بمەزرێنێ ئەوەی کە هەیە لە هەر ڕاگەیاندنی هەر دامەزراندنێک وەزارەتی پەروەردە دامەزراندن دەکات وەکو حەسە دابەش دەکرێت بەسەر خوێندنی کوردی بەسەر خوێندنی تورکمانی بەسەر خوێندنی عەرەبی کە بەشی پەروەردەی گشتیە لە کەرکووک لە دو ساڵی ڕابردووش کە دامەزراندن کراوە بۆ پەروەردەی کەرکووک ئەوەی کە کراوە بۆ بەشی خوێندنی کوردی بە حسە بووە بە بەشی تورکمانی بە حسە بووە بۆ بەشی عەرەبیش کە پەروەردەی گشتیە بە حسە بووە و بەشی خۆیان پێدراوە بۆیە وەزارەتی پەروەردە بەردەوام کە دامەزراندن ڕادەگەیەنێت کۆی بە کۆی گشتی ئەو دەرچوانەی کە لە زانکۆی کەرکووک و لە دەرەوەی کەرکووکیش زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن وەکو لە هەرێمی کوردستان وەردەگیرێن بەڵام دەرچووی پۆلی دوانزن لە کەرکووک وەکو لێرە دەڵێن شەشی دواناوانی تەواو دەکا و کاتە دەچێتە زانکۆ پەیمانگا هەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی لە سەرەتی دایان بەزرێنێ بەڵام وەکو باسم کردەوەی کە هەیە تاکوی ئێستا یەک جار لە دوای ساڵی 2013ەوە دامەزراندن ڕاگەیەنراوە بۆیە زیاتر لە 800,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک تاکوی ئێستا بێکارن تاکوی ئێستا دانەمەزراون بۆیە بەردەوام سەرجەم دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک ڕۆژانە و هەفتانە گرد دەبنەوە و داوای دامەزراندن دەکەن. زۆر باشە چیە بەدەر لەم بابەتە و جیاواز لەم بابەتە ڕۆژی کەشوهەوا لە کەرکووک چۆنەوە جوتیاران چۆن ئەمساڵ کشتتوکاڵی ئەنجام دەدەن کاریگەری هەبوو لەسەر کشتتوکاڵی جوتیارە؟ بەڵێ دیارە دەنگی من نەگەشتە لای چیا دەچینە چەمچەماڵ زانیاری چالاکیەکانی شاری چەمچەماڵ وەردەگرین زانین لەوێت چی دەگوزارێت پەیامێرمان جەلات جەباری وەردەگرین جەلات سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری چالاکیەکان چیە لەوێ؟ سڵاوتان لێ بێم کاتتان باش دیار ئەمڕۆ لە سنتەری قەزای چەمچەماڵ هیچ گردبوونەوەیکی خوێندکاران و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە ئارایە نییە ئەوەی کە لە پشتی منەوە دیارە ئەوە کرێکارانی کۆمپانیای شکار و شۆفێرانی کۆمپانیای شکارن کە بۆ ماوەی نزیکەی 4 ڕۆژە بۆ هۆی دواکەوتنی لە ڕادەبەدەری موچەکانیانەوە بایکۆتی شوکارەکانیان کردووە بۆ هۆیەوە لە ناو کۆڵان و شەقام و شوێنە گشتەکانە بڵین زبڵ و خاشاکێکی زۆر کۆبۆتەوە منە چمەلای خۆیان کاکەگەربێت ئێرە وەک شۆفێرێک داواکاریتان چییە وە قسەیەوە چییە وە ماوەی چەندێکە بڵین موچەتان وەرەگرتووە بەخێراتنی کەناڵە جوانەکانتان کەم یەکەم جوان معاناتی ئێمە کۆمەڵێکی لەم شاری چەمچەماڵی شەکەین لە کۆمپانیای شکار ئەوە قیاسی تقریبا 2 مانگ و قسوورە بەبانەوە ئێمە
هیچ موچەیەکمان وەرنەگرتەوە ئەمەی کە لەم شارە ئیشەکە و لەم کۆمپانیای ئیشەکە هەمووی بەچکەی فەقیرۆژارە بەچکەی دەوڵەمەندی تیانە کۆمەڵێکەیە معاناتی هەیە نەخۆشە کۆمەڵێک کرێچیە کۆمەڵێک دەست نەڕۆیە کۆمەڵێک ئەنواع واشکال ئەوەی فەقیر نەبێت ئەمان لەم کۆمپانیاش ناکە وەکو کەناسە کوردەکەی کەناسی پێڵێنەمە موچەکەمانەوە دوومان و قسوورە بەبانەوە دەسیمان پێکەن دوو کڕە سێ کڕە مەوعیدیان پێمان داوە بە درۆ هیچ کەسێک نەهاتۆتەدان نەقایم قام نە شارەوانی نە هیچ کەسێ ئەوەشی کە تێتە ناو کۆمپانیا وەکو مەسولین و ئەملاوەلات تێناڵێ ئەگەر ئیش نەکەی غەرامەتان نەکەین باشە قەیچێکە من بەسەر چاو ئیشەکەم لە شارەکەی خۆمە هەرمانگە تەحمولەکەم کە من پارە نەبێت لە گیرفانمە ئەی دوومە ئێوە گەیە سێمان کا کە تاکوکەی وەرە لە چی وڵاتیەکە هەیە ئینسان تعدا لەم ئەختیارە سپێ بکات تەمەنی 80 ساڵە بەناو کۆڵانەکان ناسوورەتەوە زەبولکردنەوەکە تخوا حرامات نییە چی تاوانێکێک معاشەکە ئێمە بخۆیت و هیچ کەسێ ئەوەشی تێتە ناو کۆمپانیا کە تێتە تەمانەوە تەیدی کۆمپانیاکە لەبەرەوەی ساحەب کۆمپانیا هەیەتی ئێمە هەمومان بەشکەی فەقیر هۆژارین تێ دەڵێ مامەختیارەکە نەچی ئیشەکەت بکەی غەرامەتەکە مامەختیاری لە تاو 50,000 چیەتا خۆی 300,000 ناروا دەگرێ غەرامە بگرێت 30,000 دیناری لێ بڕێ یەک ڕۆژ ئەگەر ئیش نەکات 30,000 ناری لێ بڕێ دەست خۆش بێ مامە حاجی ئەگەر بێت ئێرە وەزعتان چۆنە و موچەکانتان ئایا بەشی بژێوی ژیانتانەکە وڵا ئەنا حەنزیمە بەبەش ناکە قسە ڕاستگەرەك نییە بەخوا ڕاستگەرەکە کرێشینمە کرێشیمە هەبەشی ناکرد وڵا داواکاریتان چییە؟ وڵای داواکاری چیە ئەوەی وادیتە مەحەسەکە من تاخیرەکەن ئارە وەڵا کە ژیانتان قورس بێ بڵین وڵای هەر قورسە ئەم عژارە هەر قورسە کە کامەی سوکە خەڵک تا چەند ڕێستان لێگرێ لە کۆڵان و شەقامەکانە وڵی کەمە زۆر خەڵک ئەرگەمان لێگرێ قسە ڕاست ناوێ بەڵێ کاک دانیار دیار بوو ئەوە قسەی بەشێک بوو لە شۆفێران و لە کرێکارانی کۆمپانیای شکار وە خۆیان ئاماژەیان پێکرد بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە موچەکانیان دوا کەوتووە کە موچەکانیان لە نێوان 250,000 تا 400,000 دینارە ئەمیش وای کردووە کە باری سەرژانی شانی ژیانیان قورس بێ و داواکەن کە لە زووترین کاتە موچەکانیان بۆ سەرف بکرێ و لە ئەگەری خەرج نەکردنی موچەکانیان ئەوە بەردەوام دەبن لە بایکۆتکردنی ئیش و کارەکانیان زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوویت. بەڵێ لە ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین ڕێنا سەرسەلانی هاوکارمان وەردەگرین لەوێ چ کار و چالاکێکەیە زانیارەکانی ڕۆژ چین ئەگەر بۆمان بگوازیتەوە وڵات دەڵێ من دەخوێن و داوای دەرمانڵاکەم ڕاستە کوڕی ئەو بە پارەی بە خوێنی شەیدانی ئێمە لەوەکانە دەخوێنە داوا هیچ پارەیەک ناکات و دەرماڵی ناوێت بەڵام خوێنکارانی ئێمە ڕاستە من لاوانەیەکی شتێکم دەوێت بەڵام هاوڕێکم لاوانەیەکێک لێمە پارەی ئەوەی نەبێت بێت لە داخلی بێنێتەوە خودت مەسروفاتێکی پێ بکە لاوانەیە خوێنکار هەبێت 1000 لە جوانیدا بێت دەستاکەینە پارەی ئەوەی پێنی هاوچۆیەکەشی بکات قەرز بکات بۆیە داوا لە حکوومەت دەکەین مافی خوێنکاران داکەوە ئەسڵەن واز ناهێنی تاوەکو حکوومەت بڕارەکانمان قبول دەکات جوابێکمان دەداتوانێت ئێوە تاکەی بەردەوام دەبن هەتا حکوومەت جوابمان دەداتوانێت هەتا حکوومەت دێتە سەر خەت و جوابی مەداتەوە ئەو بڕۆپار ئەوڕێت دابین بکات یعنی حکوومەتێک نەتوانێت 100,000 بۆ خوێنکار دابین کات ئەوکەی حکوومەتە باوکو ئەوە باوکی ملەتە باوکی ملەت چۆن دەبێت نەتوانێت ڕۆڵەکانی خۆی بژێرێت و دەتا حەدارەتیان بۆ بکات بەڵێ ئەوەی دیبین لێستادا بەردەوامی هەیە گربنەوەی قوتابیانی زانکۆی ڕاپەڕین ڕێگای سەرشی ڕانگە چاخڕێ بەتەواتی داخستووە من دەمەوێت بەشێشتریا قسە بکەن کە لێرە ئامادەن ئەو بەڕێزاگەر قسەم بۆ بکەی تاکو ئێستا کەس هاتوو بەدەم داواکاریەوە کەس گوێ لێەوە گرتووە لایەنێکی حکومی داواکارەکان جێبجێ نەکردوین لەلایەن حیزبەوە هەیە بەڵام ئێمە سەربەی حیزب لایەنێک نین تەنها دەمانێت لایەن حکوومەتەوە مافەکانمان جێبجێ بکرێن کەواتە ئێوە کۆبنەوە حیزبەکان ڕەت دەکەنەوە ئێمە وەکو ئەنجومەنی ڕخستنی خۆپیشاندانەکانی زانکۆی ڕاپەڕین چەند نوێنەرێکمان دەبێت بۆ داواکردنی مافەکانمان کە داواکارەکانی مافەکانی ئێمە بریتە لە دەرماڵە دەرماڕەوە داواکارەکانی بەشی ناوخۆ جێبەجێکردنی پێداویستەکان باسی بارودۆخی قوتابیانی زانکۆم بۆ بکەی لە چ بارودۆخ و لە چ ئاستێکدایە خۆتان دەزانێت چەند ساڵێکە قەیران هەیە کە ئێمەش باوکمان مەعاشخۆرن موچەخۆرن هەمویان تووشی و قەرانە بوون و ئێمەش کەمیان زۆر تووشی ئەم کاریگەریە بوونە لە بارودۆخی خراپدایە بارودۆخی قوتابیان زۆر خراپە چەند خوێنکار هەبوو بە وازی ناوە لە خوێندن چەند خوێنکار هەبوو بەرەو دەرەوەی وڵات ڕۆیشتووە دەستخۆش دەمەوێت بە شەشتریا قسە
کە لێرە ئامادەن ئەو بە ڕێزەکە قسەم بۆ بکەی ئەو پێشنیاری حکوومەت ئێوە پێتان پێشنیارێک چۆنە کە داوا دەکات کۆتایی بە خۆپیشاندانەکان بێن بڕەپارێکی دیاری کردووە بۆ بەشێک لە قوتابیان بەتایبەت ئەو قوتابیانی کە لە دەرەوەی شار دێن یا قوتابیانی هەژار ئێوە داواکاری سەرش لەسەر داواکاریەکانتان دەمێنەوە یان ڕازین بۆ پێشنیارە ئێمە خوێندکاران ئەگەر داواکاریەکانمان بەجێ بگەێنرێت لەلایەن حکوومەتەوە بێگومان ئێمەش دەچینەوە ناو کەمپەسەکان داوامی خۆمان دەکەین بەڵام ئەگەر ئەوە حکوومەت داواکاریەکانی خوێندکاران بەجێ نەگەێنێت ڕاستی ئێمەش بەردەوام دەبین و بایکۆتی گشتی لە سەرجەم زانکۆکان بەردەوام دەبێت. زۆر باشە باسی بەڕۆخی قوتابیان و خوێندکاران بۆ بکەی لەسەر ئاستێکدا وڵە هەتا بەڕاستیە تا بڵێ خوێندکاران هەم لە ناو کەمپەسەکان و هەم خوێندکارانی داخلی لە ڕەوشێکی زۆر نالەباردان هەم بخۆیان و هەم خانەوادەکانیان ئەو توانان نییە و لەسەریان زۆر قورسەکە لە زانکۆکان بەردەوام بن. تونە قسەم بۆ بکەی ئێوە تاکوکەی بەردەوام دەبن تا کاتەی بەدەم مافەکانمانەوە دەین بەردەوامی کاری سەرشکانی ئێوە خۆی لە چیدا دەبینێتەوە داواکاریکی ئێمە دەرماڵەیە هیوادارین بەدەم داواکاریەکانمانەوە بێن گەریان تاکو ئێستا کەس هاتۆ بەدەم داواکاریەوە نهاتون ئەو شتێککە ئێمە دەمان هەوێ ئەویان نەکردوین شتیکە دەڵێن قسەیکە دەکەن بەس ئەوە داواکار دەرماڵەمان دەوێت کە چەند ساڵە ڕاگیرا و نادرێت بە هیچ خوێندکارێک دەمان هەیە بۆ مام گەڕێنرێتەوە بەڕاست لێستادا بەردەوامی هەیە گربوونەوەی قوتابیان و خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین وەکو باسم کرد ڕێگای سەری شێڕانیە چوار قوڕنیان بە تەواتی داخستووە دیارە پێشتر لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گربوونیان ئەنجامدا بوو لە ئێستادا ڕێگای سەریشیان داخستووە وەک خۆیان باسی لێو دەکەن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بەڵێ دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕێناز دەرسەلان لە دەڤەری ئیرانیە و لە ڕاپەڕینەوە لەگەڵماناوی سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ دیارە لە بەشێکی زۆر لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان خوێندکاران لە بەردەم زانکۆ و پەیمانگاکانیان وەستاون داوای ئەوە دەکەنکەوە موچەوەین دەرماڵەکانیان ئەو شایستە دارایی یەکەمەی وەکو موچەیەکی ماگانە بە ناوی دەرماڵەوە لە ماوەی ساڵانی خوێندن دەدرێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان دابین بکاتەوە کەمان وەکو بەشێکی هەرە زۆری خوێندکاران باسییان لەوە کرد پێدانی ئەم دەرماڵەیە دەبێتە پاڵپشتێکی مادی زۆر باش وەروە کاراسانێکی زۆر بۆ ئەو خوێندکارانەی کە ڕەنگە لە ڕووی مادیەوە کەم دەست بن وەروە هەژار بن بۆی بتوانن هاوکارێکی ماگانی ڕاستەوخۆ کە بێمنەت بێت وەروە حکوومەت خۆی سەرفی دەکات ئەمان دەتوانن پشتگیرێکی باشیان بۆ تەواوکردنی پرۆسەی خوێندنەکەیان و هەروەها پڕکردنەوەی کۆمەڵێک کەلێن و گرفتی داراییان لە خوێندن بە دیاریکراویش ئەو خوێندکار و قوتابیانەیەکەوە لە بەشە ناوخۆیەکان دەمێنەوە ڕەنگە پێویستێکی زۆریان بە ئامادەکردنی خواردن و لە پاڵیشیا لێنانی و حازرکردنی کامانە هەمووی کۆمەڵێک مەصرفی دەوێت وەکو ماڵێک وایە مەطبەخت دەوێت لە پاڵ جلوبەرگ و کۆمەڵێک کڕینی پێداویستی زانستی وەکو کتێب و سەرچاوە زانستیەکان ئەمانە لە ڕووی داراییەوە پێویستیان بە پارەیەکی زۆر هەیە ڕەنگە بۆ بەشێکی زۆر لەو خوێندکارانی کەوا زیاتر لە خوێندکارێکیان لە زانکۆکان هەیە گرفت بێ هیوادارین حکوومەت خوێندکارانەوە بێ داواکاریان ڕەوایە و هیوادارین خوێندکارانیش ئاستی و شیاریان چەندێک بەرزوە هەر بۆ بەرزێ بمێنێتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن هیچ دەست و لایەنێک ئامانجی داواکاری ڕەواکانیان بشێوێنێ با لە کۆتایە هیچ خوێندکارێک نەبێتە قوربانی و هێز ئەمنیەکانیش خوێندکاران بە کچ و ڕۆڵەی خۆیان سیرکن و هیچ گژ و تند و تیژێک بەرامبەریان نەنوێنن. لە ماوەی ڕابردوودا زۆرێک لە کاربەدەستان و سەرۆکوەزیرانیش زیاتر قوتابیانی بەوە تووڕەبوون و زیاتر پێیان ناخۆش بوو کە ئاماژیان بەوە دەکرد کە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوو هیچ دەرماڵەیەک بۆ خوێندکاران سرف ناکرێت و دوجار خوێندکاران و قوتابیان خۆیان بە دۆداچوونیان بۆ کرد لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان نەخ خوێندکاران هەر کەسێکە لە وڵاتانە هیچ دەرامەتێکی نەبێت حکوومەت و لایەن پەیوەنددارەکان ژیانی بۆ دابین دەکەن و خەرجی ژیانی بۆ دابین دەکەن و هەموو پێداویستیەکانی لەو ناوچەیەدا جێبەجێ دەکەن. بەڵێ دووبارە دەچینەوە پارێزگای سلێمانی هاوکارمان ڕامیار وەردەگرینەوە. ڕامیار سڵاوت لێبێ و ئەگەر بۆمان باس بکەیت ئێستا لە سلێمانی چی دەگوزارێت تۆ لە شوێنێکی وهروەها بارەدۆخی کار و چالاکیەکانی خوێندکاران لە ناو شار چۆن دەگوزارێت؟ لێبێت ئێمە ئێستا لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی لە قەلیاسان دیارە خۆپیشاندان ئەمڕۆ لە بەردەمی زانکۆی سلێمانی دەستی پێکردەوە لە
کاژمێر 8:30 بە دواوە دەستی پێکرد دیارە ئێستا ئەوان بەر دەرگای زانکۆی سلێمانیان داخستووە نایڵن دەوام تێدا بکرێتەوە ئەو مامۆستا فەرمانبەرانی کە هەیە بچن بۆ سەرۆکاتی زانکۆوە دەوامی ئاسایی بکەن دیارە لە کەمپی کۆن دەوام ئاساییە بەڵام لە کەمپی نوێ تاوەکو ئێستا لێرن و ئاستەنگی هاتوچۆ تەنها لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی دروست کراوە و قوتابیان دەڵێن نیازیان نییە ئەم ڕۆژەقامەکە بگرن تەنها بە شێوەیەکی دەنیانە داوای مافەکانی خۆیان لێرەوە دەکەن دەمێت چەند قوتابی سڵاوتان لێ بێ باشن سڵاوتان لێ بە قساکەنەوە ئێستا شوان چوونەتەوە نێو زانکۆی سلێمانی نازانم بە نیازی چین بەڵام ئێستا بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانیان چۆڵ کردووە دەیانەوە بچنە ژوورەوە بۆی نازانم بزانم بە نیازی چین لە چەند قوتابیەک وەربگرم سڵاتان لێ بێ باشن بۆ چۆڵتان کردووە دەچنە ژوورەوە بە نیازی چین وڵای ئەمانەوەی زیاتر تەلەبەکان کۆ ببنەوە و ڕێپێوانەکە ئەم جارە ئەمانەوەی زیاتر هێمنانە بێت بۆی مەبەستەکەمان گەشتووە بۆی زیاتر بگات و کۆمەڵێکی زیاتری خوێندکارەکان کۆ ببنەوە و هاودەنگ بن پێکەوە ئەمڕۆ کۆتاییتان پێ نابخۆن نانا کۆتایی نییە بە گوێرەی ئەو پامنامەی کە بڵاو کراوتر لەلایەن خوێندکاران هەتاوەکو 4 ڕۆژی تر بە شێوازێکی هێمنانە بەڕێوە چێ تاوەکو مافەکانمان ینی بە شێوازێکی هێمنانە داوا بکرێت و بە شێوازێکی هێمنانەش جێبەجێ بکرێت تەنها لە بەردەم سەرۆکاتی زانکۆکۆیە بنەوە هەموو ڕۆژێک بەنیازن وەکو ڕۆژانی تر شەقامیش بگرێت نانا ئەم جارە ئەمانوێ زیاتر هێمنانە بێت نەک شەقام بگیرێت و توندوتیژی بێت چووکە زەرمەندی یەکەم لەم توندوتیژانە بەجددی هەر تەلەبەیە کە فیشێکی بەرەکەوێکە گازی فرمێش ڕێژ ئەڕژێنرێت و چاوی تەلەبە ئازارە کێشێ هەر تەلەبە زەرەکان لە هەردوو لاوە بۆیە نامانەوێت تەلەبە ئەم جارە زیانمەند بێت ئەمانێ بە شێوازێکی هێمنانە شتەکان بەڕێوە بچێت لە ژوورەوە چیەکەن بەنیازن چی بکەن ئێستا ئەچینە ژوورەوە لەوانێ هەر ئەوە بە ناو جامیعەکە تۆزە تەلەبەکان بڕۆن و تەلەبەی بەشەکانی ترچووکە هەنێ تەلەبە هەیە لە ناو کلاسان ئێستا بە زۆر ناچار کراون بەهۆی غایبات و شتیواوە تەلەبەکان بچنە ژوورەوە ئەم جارە کە ئەمانەیان بینیانی ئەم ڕێپیوانیان بینی زیاتر تەلەبەکان بێنە دەرەوە دەست خۆش سپاس دەکەم دیارە شوان ئێستا ئەوان وەکو ئەو خوێندکارە باسی کرد چوونەتە نێو زانکۆی سلێمانی و دەیانەوێت ئەو قوتابیانەی کە ماون و لە محازەرەکانن بێنە دەرەوە پشتگیریان بکەن بە شێوەیەکی مەدەنیانە داوای مافەکانی خۆیان بکەن وەکو ئەو خوێندکارە باسی کرد ئەوان دەیانەوێت ئەم جارە ڕێگە نەگرن و قوتابی زەرمەند نەبێ هاوشەوەی خۆپشاندانی چەند ڕۆژی ڕابردوو دەیانەوێت ئەم جارە بە شێوەیەکی مەدەنی داوای مافەکانی خۆیان بکەن و پەیامەکانی خۆیان بگەێنن بە حکومەت و دەڵێن ناگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن تاوەکو کاتێکە زۆر سپاس بۆ پامێنمان ڕامی عروسمان لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمانەوەیت بەڵایزان بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە کۆنتترۆل و پشتی کامێراوە و هەروەها هاوکارم دانیار نورەدین بڕگە و بابەتەکانیم ڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشەشکردن یاخواساغ و سەلامەت و ئاسوودە و کامەران بن بەخوای گەورەتان نسپێری بەیوای تەندروستێکی باش بەهوم لە یەکتان خواتان لەگەڵ